باش ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کۆبوونەوەیەکی لەسەر دۆخی عێراق ئەنجامدا. کۆبوونەوەکە هەر سێ مانگ جارێک ئەنجام دەدرێت، بەشێکی زۆری ڕۆتینیە، قسەکان دووبارەیە، بەڵام وەکو دەزانن نەتەوە یەکگرتووەکان یەکێک لە گەورەترین بەرنامەکانی لەسەر ئاستی جیهان، بەرنامەی سیاسی مرۆیی کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سەقامگیری و دۆخی مرۆیی عێراقەیە لە عێراقا و ئەنجومەنی ئاسایش دەسەڵات دەداتە ئەو پرۆگرامە و دەڵێت چه دەبێت ئامانجی پرۆگرامەکانی نەتەوە یەکگرتووەکان و ئامانجی کۆمەلگای نێودەوڵەتی و ئەولویەتەکانی لە عێراق چی بێ و چی نەبێت. بەرەو سێ مانگ جارێک کۆ دەبنەوە، بەڵام ئەوەی جیاواز بوو لەم کۆبوونەوەیە کە بەڕاستی جێگای زۆر جیاوازیەکی دیارە ئەوەیە کە بابەتی هەرێمی کوردستان، سەقامگیری هەرێمی کوردستان، ئابووری هەرێمی کوردستان، پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا یەکێک بوو لە بابەتە سەرەکیەکانی کۆبوونەوەکە. وتاری نێردەی نەتەوە یەکگرتووەکان بۆ عێراق بالەوە دەستی پێ بکەم، جنین پلاسخارد وتارەکەی لە 7 لاپەڕە پێکاتە بوو، 3 لاپەڕە و نیوی دەوری 3 لاپەڕە و نیوی دەربارەی هەرێمی کوردستان بوو لە ناکۆچیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان، واروەها بۆ بابەتی پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا و کێشەی نەوت و بابەتی دیکە. اینجا بابینە سەر وتاری وڵاتانی دیکە، وڵاتانی وەکو ئەمریکا، بەریتانیا، فەڕەنسا، تەنانەت چین و رووسیا، تەنانەت مەکسیکیش کە ئەندامە لە ئەنجومەنی ئاسایش، هەمووی باسی هەرێمی کوردستانی تێدایە. ئەمەش زۆر جیاوازە لەوەی کە پێش چەند ساڵێکە بوو، یعنی پێش ساڵی 2017 وەکو دەزانن ڕووداو لە زۆکۆ ڕووماڵیەتەوە یەکگرتووەکان دەکات. من خۆم لێرە ئەوە بۆ زیاتر لە 7 ساڵە چێ ڕووماڵی ڕۆژنامەوانی نەتەوە یەکگرتووەکانەکەم لە خراپترین خاڵی شەڕی داعش، لە گرمەی ئەو شەڕە کە هەموو جیهان تەماشای دەکرد، باسی هەرێمی کوردستان و وشەی کورد و کوردستان زۆر بە کەمی باز دەکرا لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی. تەنانەت کاتێ باسی شەڕی داعشیش دەکرا کە زۆربەی وەکو دەزانن هەرێمی کوردستان بەرەی سەرەکی ئەو شەڕە بوو، بەڵام لە دوای گشتبرسی، لە دوای ڕێفراندۆمی ساڵی 2017 وردە لەسەر ئاستی نێودەوڵەتی، لە ئەدەبیاتی دیپلۆماسیەتی نێودەوڵەتی بیرۆکەیەک دروست بووە، ئێستا بووەتە بەشێک لە بڵێ بەشێک لەم دەستگایی کە من ئێستا تێیدا لە بیرکردنەوەی ئەم دەستگایە. ئەوش بریتە لەوەی سەقامگیری هەرێمی کوردستان گرنگە بۆ سەقامگیری عێراق و گرنگە بۆ سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە لە راپۆرتەکانی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان وردە لە 2017ەوە ئەو خاڵە هەر تۆختەر دەکرێتەوە. ئێستا خاڵەکە وا تۆغ بۆتەوە بە ڕادەیە کە نێردەی نەتەوە یەکگرتووەکان وەکو باسم کرد نزیکەی نیوەی وتارەکەی دەربارەی دۆخی هەرێمی کوردستانە و جگەلەوە وڵاتانی دیکەی ئەندام لە ئەنجومەنەکە هەمویان باسی هەرێمی کوردستان دەکەن و هەڵسەنگاندنی خۆیان ڕادەگەێنن، باسی دۆخی ئابووری، دۆخی سیاسی هەرێمی کوردستان دەکەن کە ئەمە لە زۆر ڕۆوە تا ڕادێکی زۆر پێشاتێکی زۆر باشە بۆ هەرێمی کوردستان و بۆ کورد بە شێوەیەکی گشتی. جا با بێمە سەر هەڵسەنگاندنەکان چی بوون دەربارەی هەرێمی کوردستان. یەکەمینیان نێردەی نەتەوە یەکگرتووەکان، یعنی ئەتوانم بڵێم وا بە شێوەیەک باسی هەرێمی کوردستانی دەکرێت و جۆرە خەمخۆریەکی پێوە دیار بوو. یعنی پلاسخار دەیگوت ناکۆکیەکان لە نێوان پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان زۆر قوڵ بوونەتەوە و ڕایگەیاند کە ئەو گوتی هەرێمی کوردستان خۆی بەهۆی ئەوەی کە لە جێگایەکی جوگرافیای خراپە کە وای لێ دەکات تووشی هەڕەشەی زیاتر، هەڕەشەی دەرەکی زیاتر ببێت، پێویستە ناکۆکیەکان کەم بێتەوە. ئەو ڕاستەوخۆ دەیگوت هەڕەشەی دەرەکی زیاتر، مەبەستی لایەنە عێراقیەکانیش بوو. هەرێمی کوردستانی وەکو کیانێکی سیاسی جیاواز وەسف کرد و دەیگوت پێویستە ئەو ناکۆکیانە کۆتایی پێبهێنرێت لە ناو هەرێمی کوردستان. تەنانەت باسی کۆتایی هێنانی هەرێمی سەوز و هەرێمی زەردی کرد وەکو ئاماژەیەک بۆ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمە پێشتر هیچ نێردەیەکی نەتەوە یەکگرتووەکان، هیچ بەرپرسێکی نەتەوە یەکگرتووەکان تەنانەت وەکو باسم کە ناوی هەرێمی کوردستانیشیان بزۆر نەدەبرد. جا ئێستا بە وردی باز دەکرا. بێگومان هەموو وڵاتانی ئەندام لە ئەنجومەنی ئاسایش هەمووی کۆدەنگ بوون لەسەر گرنگی
پاراستنی سەقامگیری هەرێمی کوردستان گرنگی پاراستنی عێراق بێگومان بەشێکی زۆری کۆبوونەوەکەش بابەتی عێراق بوو وەکو دەزانێت عێراق کێشەی زۆری تێدایە بەڵام گەورەترین نیگەرانی راپۆرتی سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان نیگەرانی وڵاتانی ئەندام لە ئەنجومەنەکە بابەتی بێگومان پێکنەهێنانی حکوومەتی عێراقیە و نێردەی نەتەوە یەکگرتوەکان بە ئاشکرا ڕەخنەی لەلایەنە عێراقیەکان کردگوتی بەس نییە پێمان بڵێن ئێمە ئامادەی دایەلۆگین دایەلۆگ بەز نییە بۆ دۆخی عێراقیەکان شایستەی زیاترن باسی کەمی خزمەتگوزاری کرد باسی خراپی دۆخی خەڵکی عێراقی کرد بە شێوەیەکی گشتی لایەنی ئابوووریەوە ئەو گوتی ئەو طبقە سیاسیە ئەو سیاسیانەی کە حکومی عێراقەکەن بەرپرسیارن لەو دۆخێکایە لایەکی دیکەشەوە دەمێت ئاماژە بە چەند خاڵێکی بە خێرایی بکەم یەکێک لەوانە نەتەوە یەکگرتوەکان لەسەر زمانی نێردەی نەتەوە یەکگرتوەکان خۆی بۆ یەکەمین جار بە فەرمی ڕایگەیاند کە هیچ بەڵگەیەک نییە کە ئەو هێرشە موشکیەی کە ئێران ئەنجامیدا لە مانگی ئازار بۆ سەر هەولێر ئامانجەکەی بنکەیەکی هەواڵگیری ئیسرائیلی بوو بێت وەکو ئێرانەکان ئێستش هەر ئەو تۆمەتە دووبارە دەکەنەوە چەندین جار ئەو گوتی هیچ بەڵگەیەک نییە کە ئەمە خاڵێکی گرنگ بوو لە بەرامبەردا نوێنەرانی هەموو وڵاتان تەنانەت چین و رووسیاش نەک تەنها وڵاتان ڕۆژئاواییەکان داوای وەستاندنی دەستێوەردانیان کرد لە دۆخی ناوخۆی عێراق لایەکی دیکەشەوە دەمێ ئاماژە بۆ بکەم کە داوایەکی نێرچیرفان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کە لە دوو نامەدا یەکێک لە داواکاریە سەرەکیەکانی بۆ ئەنجومەنی ئاسایش ئەوە بووە کە نەتەوە یەکگرتوەکان بێت هاوکار بێت لە ڕێخستنی هەڵبژاردنەکان بۆی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان کە بڕیار وایە لە مانگی ئۆکتۆبەر ئەنجام بدرێت چیرفان بارزانی داوای ئەوەی کردووە کە نەتەوە یەکگرتوەکان بێت یارمەتی دەربێت لە ڕێخستنی بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە بچێت عێراق بە فەرمی لە وتارە پشگیری لەو داواکاریە کرد ئەوەی بە گوێرەی زانیاریەکانی ڕوودا و ئەو داواکاریەی نەچیروان بارزانی پەسەند دەکرێت لایەن ئەنجومەنی ئاسایش و نەتەوە یەکگرتوەکان هاوکار دەبێت لە ڕێخستنی هەڵبژاردنەکان و جگە لە کۆمەڵێک داواکاری دیکەی سیاسی کە بەشێکی زۆریان جێبەجێ دەکرێت کە لە ناوەڕۆکی دوونامەی سەرۆکی هەرێمی کوردستان هەن دواخاڵ دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە عێراق جارێکی دیکە سکاڵای لە دژی تورکیا تۆمار کرد باڵوێزی عێراق لە نەتەوە یەکگرتوەکان لە ناو هۆڵی ئەنجومەنی ئاسایش ڕایگەیان گوتی داوا لە تورکیا دەکەین تەواوی هێزەکانی لە ناو خاکی عێراق بکشێنێتەوە و بەڵام ئەو هەمان زمانی ڕەخنەی بۆ ئێران نەبوو وەکو دەزان ئێران بە هەمان شێوە بردومان دەکات پرۆسی ئۆپەراسیۆنی سەربازی ئەنجام دەدات هێرشی موشکی ئەنجام دەدات بەڵام ئەو زمانی ئیدانەیە و زمانە توندەی نەبوو عێراق بەرامبەر بە ئێران بەڵام بەرامبەر بە تورکیا عێراق بە فەرمی لە ئەنجومەنی ئاسایش داوای کرد کە تورکیا هەموو هێزەکانی بکشێنێتەوە گوتی هەڕەشەی پەکەکە ئیتر بیانوەیەک نییە قبول بکرێت وەکو بیانوەیەکی یاسایی و سیاسی بۆ مانەوەی هێزەکانی تورکیا لە ناو سنوورەکانی عێراق.